لێ براند و کۆمپانیا هەڵوسا خواردن و بەرهەمێن کۆماڵیژی لێ هەینا. ڕاستی بازارێکی gelekê xweş e û cidayî gel bazarê dî ew ku daşkandinê gelekê baş di nava vî bazarî da ye. Em spasiya kompanya bazar Media dikin ku herdem evan curevî sevalan di nava dihûkê da encam detin û aktivîtiyeka geleka xweş e hem bu xelkî jî meselen ji cewekê vekiriye û yê xweş e û yê bi sebra meselen mirov bêtin piyaseka xweş bikendin bihayt همه تشتان اوید دنوا اوی بازاری دا بجدار بون بهای تو گلک کمترن وقتی بشنش جهت وابخو عراوی دیف یا محلیه همه مریش که دی ارزان تره و اگر ارزان جی نبید یا مناسبه گلک کوالت یا وی گلک آپاقشه یعنی براستی جی کسی چی گازنده نه سعر هنه نش کوالتیه هنه مریش که ما گلک آپاقشه ڕێبەرێ بازارگەریە وی بازاریژی لەسەر کوواڵەتیە کەرەستە و بە حیوان وەسات بێژێت. اینم وقت ریوبریا بازاری هر وسط گل ریوبریا وزارت بازرگانی کل دو که ماهی ام پیک و چافدریا وی بازاری که این سر بهایت گرین بان خیوتت ماهین باید و چانل دیفون بها نید مگوتین الدیفوی داشکند نه یا نادانای هر وسط کوالیتی آویجی کپتریا وانا برهمت یعنی پتریا وانا کمپانی براندن و هر وسط برهمت نافخوشی مت ناف دهنه ام چافدری سرت کن و همیشه الدیفوی کوالیتی نه یا که خلکی دای خازیل سره و باید وانا گرد گنجانی و سرکفتیانه و بازار پریوت شد. دوی بازارê taybet bi şevên Remezanê de piştî sed kompanya û xwaringehan pişikdarî têde kiriye û salana bi meha Remezanê ev cure bazarat êne vekirin û têda nimayîş û stranên ayînî jî êne gotin. Şîrwaxdir Kursad News Duhok. هەرکە بابەتی مانگی پیرۆزی ڕەمەزان باسەکە یەکسەر بابەتی بازار و بەرزبوونی نرخی کاڵا و شمەک و چاودێری بازار و گرتنی خۆراکی بەسەرچوو زۆر باسی لێوەکە لەگەڵ سامان عەبدولکەریم نوێنەری چاودێری بازرگانی سلێمانی لەسەر بابەتە گفتوگۆکەم. کاک سامان سڵاو لێرە. سڵاو لە تۆش سپاس بۆ ئێوە بۆ دەرفەتش. خەڵک زۆر گلەییەکە هەندێک جار ئەڵێ نرخ لە بازار گۆڕانکاری بەسەرە. جارێ باپرسم ئێوە بێگومان چاودێری بازارەکەن. ئەمە واقعە گۆڕانکاری لە نرخا ڕوئەیە؟ واقع گۆڕانکاری لە نرخا ڕوئەیە بەڵێ. چیتان کرۆ بۆی کە کۆنتترۆڵی ئەم بابەتە بکەن؟ ئێمە وەکو کۆنتترۆل نیمچە کۆنتترۆڵی کراوەتە بازار نرخمان هەیە ڕۆژانە نرخمان لایە ئێمە نرخی هەموو کاڵا شمەکەکانمان لایە ئاگاداری نرخین شوێنێک بزانین کە نرخەکەی گرانە تیممان هەیە لیژنەمان هەیە سەردانی ئەو شوێناناکە لێکۆڵینەوەکە لە هۆکاری بەرزبوونەوەی نرخی ئەو بابەتە. ئەگەر لە حاڵەتێکە مقنع نەبوو شتەکان ئەوە پسۆلی سەرپێچی بۆکرێ. هەندێک جار جیازی نرخەبینێ لە شوێنێ بۆ شوێنی ئەمە هەر پێیوەستە بە مەزدەری کاڵاوشبەکە و یاشتی تریش هەیە وای لێ بکە. پێیوەستە بە مەزدەرەکەوە یەک دویش هەنێ شت هەیە مەسەرەن بابەتی ئەکسپایرەکەی شت هەیە ئەکسپایری 2 ساڵی ماوە شت هەیە ئەکسپایری ساڵێکی ماوە شت هەیە ئەکسپایری 4 مانگ 5 مانگی ماوە ئەیخەنە بازار بە نرخێکی هەزانتر بۆی شتەکە بفرۆشێت و نەمێنێتەوە و دوای تەلف نەکرێ. بابەتی کرێ ڕۆڵی هەیە لەم بابەتەیە زۆریش لە شوێنێک مارکێتێک گرانتر کرێکەی زۆرترە نایلات شتەکەی گرانتر بە کری بڵین ناوخۆ زۆر کاریگەری زۆری نییە بەڵام کری دەرەکی ئەو جیازی چێ لە نێوان مارکێتی لە گەڕێکێک بۆ گەڕێکی تر هەیە. گەڕێکی خۆتە زانی ئێمە گەڕێکی شعبیمان هەیە لە سلێمانی گەڕێکی مامناوەندیمان هەیە لەگەڵ گەڕێکی بڵین ئاسبەرزداهاتیان باشترە حتا دابڵسیتە خوارەوە نرخ گەڕەکە شعبیەکان نرخی زۆر هەرزانترە لە گەڕێکی ئاسبەرزەکە ئەوەی کە لە ئاست بەرزەکەیە کوالیتەکەی زۆر باشترە لەوەی کە لە مامناوەندەکەی ئەوەی مامناوەندەکەی کوالیتەکەی زۆر باشترە لە شعبیەکە شعبەکەش بەپێی داهاتی خەڵکە باسی لەوەکە وتە نرخمان لایە بەڵێ ئەو نرخانی ئێوە لە کوێ وەرەگرن ئێمە مەزدەرمان هەیە مەسەڵەن بۆ نمونە هەموو ڕۆژێ نرخی عەلوەمان لایە هەموو بابەتەکان هەموو سەوز و میوەکان لە عەلوە بۆمانێت نرخمان هەیە هۆبەیەکمان هەیە پێڵەن هۆبەی داتا و ئامار ئەوە تایبەت بە بازارە نرخی هەموو وەکو شەکر و برنج و ڕۆن و کاڵاکانی تر و هەموو شتێکمان لە یعنی چاودێری تایبەتمان هەیە لە ناو بازار ئەو نرخانە کۆکاتوانێ. باش کاک سامان
با نمونەیەک واقعی باسکەین باش. کەسێک کیلۆیەک شتێکە کڕێ بە 2000 باش. لە شوێنێکتر بە 2.5 تا چەند ئاساییە جیازی لە نرخ خەبێ لە نێو بازارە قەمیسێکە کڕێ بە 20,000 لە شوێنێکتر بە 25 یا بە 30 یا بە چلە تا چەند ئاسایی ئەم جیاوازی هەبێ وەکو ئاسایی ئەوکو نرخێ وەکو ستانداردێک بۆ لە تا 2000 بچێتە سەری 500 لە 100 جیاوازیان هەبێ ئاسایی خۆی بەپی ستانداردی جیهانی بێ نسبەی ڕبح لە 100 بۆ لە 125 بەڵێ ئەویش لەسەر کاڵاکەیە ینی بڵین بۆ ڕبحی ئەو شوێنە ئەنجا تۆ مەسەڵەن بۆ نمونە من لە دوکانێکی بچووک و گەڕێکێکی ئاعتیادی شعبی کرێکەی هەرزانە کرێ کارەباکەی هەرزانە مەسروفاتی کەی نییە بەڵام میتە مارکێتێکی گەورە ئەبینی لە مۆڵێکە مەسروفاتی زۆرە کرێکەی زۆرە جامیش هەر سەرتا و پرسیارکوتم کرێت تەسیری هەیە کرێ عفومکە ینی وە موزانی کری نرخی بڵین گەاندن ئەوانە بەس کری شوێن زۆر تەسیری هەیە باش کاک سامان لەم ڕەمەزانەیە خود لە 2025 هیچ داتای ژمارەیەک هەیە چەند کە سزادرابێت لەسەر بەرزکردنەوەی نرخ چەند ڕێو شوێن گیرابێتە بەر خۆشبەختانە ئەتوانم بڵێم وەکو داتایکی ڕسمیم لا نییە بەس خۆشبەختانە نرخ لە مانگی ڕەمەزانە تاوەکو ئەمڕۆ 12 ڕەمەزان بووە نرخ بەرزبوونەوەی بە خۆیەوە نەبینە بگرێت زۆر شت هەیە دابەزیوە زۆریش و یعنی سەرپێچی وامان نییە زۆر گەورە نییە و زەقیش نییە بەڕاستی باش سەبار بە کوالیتی چی باش کوالیتی چییە بۆ نمونە شتی خراپبوو بەسەرچوو شتی خراپبوو بەسەرچوو هەیە ڕۆژانە ئەیگیرێت ڕۆژانە ئێمە شتەگرین ڕۆژانە شتمان هەیە ئەیگیرێت تەلەفەکرێت ڕۆژانە مەسەرەن کوالیتی چییە بۆ نمونە کراسێک بۆ نمونە ینی ئەوەکو نمونەیەک کراسێک ئەکڕی بە 10,000 لە وڵاتێک دروست کراوە ئەبینی عینەن کراس هەیە لە وڵاتێک دروست کراوە هەرزانترە هەر عینەن بابەت و عینشتە بەس کواڵەتی قماشەکەی جیاوازە کواڵەتی دوورمانەکەی جیاوازە کرێی نەقلی ئەو وڵاتە بۆ ئەو وڵاتە فەرقی زۆرە باج و ڕسوماتەکەیشی کەمترە هیچ داتایەکیش هەیە چەند شت گیرابێ چەند تۆن بخوایە حازر نەکردو بۆ نەوەڵان نەمێت چوشێ داتا زیاتر ئێمە داتا لە کۆتایی ساڵە کرێت لەگەڵ ناوەڕاستی ساڵە جنابەت نرخ بڵاوەکەینەوە خەڵی لە کوێم نرخانە بینێەوە ئەگەر شتێکی تێبینی کرد چۆن پەیوەندی ئێمە نرخ ئێستا ئێمە وەکو شتێک نرخ هەڵواسین شتێکی واقع لە سلێمانی ئەبێ هەموو شوێنێک نرخ هەڵواسێت ئەم بابەتە تقریبان 15 بۆ 20 ساڵە هەیە نرخ هەڵواسین ئەبێ هەبێت لە ڕێ ئەو نرخە تۆ ئەتوانی کۆنتترۆلی زۆر شوێن هەیە بیکەیت بێکومە خەڵک هۆشیاری بێت هۆشیاریە وەری ناگرێت مەسەرەن لە شوێنێک ئەبینی ئەم کاڵایە بە 1000 دینارە لە شوێنی کە ئەبینی ئەم کاڵایە بە 500 دینارە یا بە 750 دینارە فەرقێکی زۆرە بۆ شتێکی بچووک خەڵک و شاری زۆرە پیاکە خەڵک چۆن پەیوەندیتان پێوە بکاگە شتێکی ئێمە پەیوەندیمان هەیە ینی بەڕاستی لە ڕێی ئێمە لە ڕێی لیژنەکانی خۆمان وەکو چاودێری بازرگانی هەروەها تەلەفۆنمان هەیە دامان ناوە بڵاویشمان کردوێتەوە سایتیشمان هەیە ڕۆژانە کار و چالاکی خۆمانی تایە سایتەکەمان بەناوی بەڕێبەتی چاودێری بازرگانی سلێمانیە هەروەها نوێنەریشمان هەیە لە قایمقامەتی سلێمانی من خۆشبەختانە یەکێکم لە نوێنەرەکانی چاودێری بازرگانی لە لیژنەی باڵای قایمقامەتی سلێمانی ئەتوانن پەیوەندی بەو لیژنانی قایمقامەتیش بکەن ئەگاتەوە هەر زۆر باش سامان عەبدولکەریم نوێنەری بەڕێبەتی چاودێری بازرگانی سلێمانی زۆر سپاس